وەرزی دووەمی ئەستێرەکانی زانکۆ دەست پێ دەکات. هەروەک بینیتان لە وەرزی یەکەم 24 زانکۆ لە 23 پرۆگرام ململانیان کرد تاکو خۆیان بگێنە دواوێزگەی پێشبڕکێکە. لا ڕێڕەوی ململانەکاندا جارجار ڕەنگی سەوز دڵی پێشبڕکێکارانی شاد دەکرد و ڕەنگی سووریش وەڵامی هەڵا باڵی بێدەنگی بەسەر ستۆدیۆی ئەستێرەکانی زانکۆدا دەکێشە. لە کۆتا ڕوبەڕووبوونەوە هەردوو زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بەریەک کەوتن. هێناڵە ئێوە یەکەم نابێت. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک خۆی با ڕکابەرێکی سەختی زانکۆی پزیشکی دەزانی و دڵنیا بوو کە نازناوەکە لە چنگیان دەفڕێنێ. هەرچی زانکۆی هەولێری پزیشکی بەو پەڕی بڕوا بەخۆبوونەوە پێیەکانی لەسەر ستەیجی پرۆگرامەکە گیر کردبوو. هەر لە دەستپێکی ڕوبەڕووبوونەوەکان زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک زانی کە زانکۆی هەولێری پزیشکی پاروێکی ئاسان نیە. هەرزوو چۆکی دادا و نازناوەکەی بەخشی. خەڵاتی دووهەم بۆ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک. خەڵاتە مەزنەکە خەڵاتی یەکەم بۆ زانکۆی هەولێری پزیشکی. ئەمساڵ لە وەرزی دووەم لە ئەنجامی تیرۆپشک هەردوو زانکۆ لە قۆناغی یەکەم بەریەک دەکەون. زانکۆی هەولێری پزیشکی، زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک. با بزانین زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ئەمساڵ ئاستێکی باشتر تۆمار دەکات و تۆڵەی ساڵی پار دەکاتەوە یاخود زانکۆی هەولێری پزیشکی بۆ هەموو زانکۆکان دەیسەلمێنێت کە هێشتا ڕکابەرێکی ئاسان نییە. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی یەکەم لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات. خۆشەویستان سیزنی دووەمی ئەستێرەکانی زانکۆ دەستی پێکرد. وەک دەزانن ئەستێرەکانی زانکۆ بەرنمەیەکە بۆ هەڵسەنگاندنی ئاستی زانستی قوتابیانی زانکۆکانی هەرێمی کوردستان. هەروەها دروستکردنی ململانێ بۆ ئەوەی کە بتوانن ساڵ بە ساڵ باشترین پێشکەش بکەن. بۆ ئەم ساڵیش 24 زانکۆ لە 23 بەرنامەی جیاوازدا ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. بەڵام تەنها یەک زانکۆ دەتوانێت نازناوی ئەستێرەکانی زانکۆ بەدەست بێنێت. ئەو گۆڕانکاریانەی لە سیزنی دووەم ئەنجام دراون ئەم ساڵ تەنها 4 قوتابی تاکو و دواساتی ڕوبەڕووبوونەکان بەردەوام دەبن. لامان کات ژماری کەتەگۆریەکان کەم بوونەتەوە بۆ 9 کەتەگۆری. هەروەها پرسیارەکانی ڕوبەڕووبوونەوەی تاکەکەسی بۆ هەردوو قوتابێکی بەشدار بوو 5 پرسیارە، واتە شانسی بەدەستهێنانی خاڵ زیاتر دەبێت. ئێستاش یەکەم ڕوبەڕووبوونەوە لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات لە نێوان دوو زانکۆ. زانکۆی یەکەم زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک. ناوی من دنیا ئەکرەم، عمرێ من 19 ساڵە و ئەس قوتابیمە لە زانکۆ پۆلیتەکنیکیە دهۆک کولیژە تەکنیکی تەندروستی قۆناغا ئێکێ شروڤەکردنا نەخۆشیە و ئەرمانجا من ئەوەت پاشا ڕۆژێدا دکتۆرای دووبارە شروڤەکردنا نەخۆشیە بدەست ببینم. ناوم زێر خەلیلە، تەمەنم 24 ساڵە، لە بەشی تەندروستی کۆمەڵ قۆناغی چوارەم لە کۆلێژی تەکنیکی تەندروستی شێخان لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ئامانجم وا لە داهاتوودا بوومە بۆ مامۆستای زانکۆ. ناوی من میدیا کەمالە، ژیە من 22 ساڵە، ئەس قوتابیمە لە زانکۆ پۆلیتەکنیکیە دهۆک لە بەشی ڕۆژنامەوانی هیڤیاماوە داهاتی لە ڕاگەهاندنێدا کار بکەم. ناوی من عەلا عەزۆ، تەمەنی من 22 ساڵ، قوتابیە قۆناغا چارێ پشکا تەندروستی کۆمەڵ کولیژە تەکنیکی تەندروستی شێخان زانکۆ پۆلیتەکنیک دهۆک. ئارمانجا من بمە مامۆستای زانکۆی. بەلێ من و هەرسێ هەواڵت خوب بارێکە گەلەکە مازنە بخوای و گەرمە باری بخۆنە بەم نیکەلوێرێنە. ئێمە بە باشترین شێ خۆمە ئامادە کردووە بۆ ئەم بەرنامە سێرەکانی زانکۆ، بۆیە بە هیوای ئەوەی بەراوی ئەم بەرنامەیە بین ئینشاءڵڵا. ڕێکە خواندنە چەند زانیاریان گشتی بوو ئەو بەرنامە خۆ ئامادە کرد و لەکە ئێستا لێرە حاضر. زۆر باش خۆ ئامادەکردینە. ئیشاڵڵا سەرکەفتن دەینین بۆ زانکۆ پۆلیتەکنیک دهۆک. ساڵە بۆریداد گەل هەمان کولیش ئەنکوت گەل هەمان زانکۆ ئەمە یاریە دوماهی ئەنکوت بەرنامە دوماهیەدا
ئەم بووینەیە دوێ ئەو ساڵام ویهێوی هاتینە و سەرکەفتنە تۆمارکەین و بەرەف قۆناغا دیوتا بچین. زانکۆی دووەم زانکۆی هەولێری پزیشکی. ناو موریا نەسڕەدینە، تەمەنم 23 ساڵە، تابیم لە قۆناغی پێنجەمی کۆلێژی پزیشکی دان لە زانکۆی هەولێری پزیشکی. ئامانجم ئەوەیە بمە مامۆستای زانکۆ و پزیشکێکی نایاب لە داهات. من ناو محەممەد نەهرۆیە تەمەن 24 ساڵم، قوتابی قۆناغی ششم لە کۆلێژی پزیشکی لە زانکۆی هەولێری پزیشکی. ئاواتم ئەوەیە ببم بە پزیشکێکی لێهاتوو لە داهاتوودا. ناو مەڕوان قاسمە، تەمەنم 23 ساڵە، قوتابیم لە قۆناغی پێنجی کۆلێژی دەرمانسازی زانکۆی هەولێری پزیشکی. ئاواتمە لە داهاتوو ببمە مامۆستای زانکۆ. ناوم عەبدولکەریم سۆفیا، تەمەنم 23 ساڵە، قوتابی کۆلێژی دەرمانسازی قۆناغی پێنجەم سەر بە زانکۆی هەولێری پزیشکی. ئاواتم وەیە لە دوڕۆژ دەرمانسازێکی ئەکتیڤ و کارم لە دەرچێت لە وارەکەی خۆم. بە جۆش و خڕۆشێکی زۆر و ورەیەکی بەرز ئەمڕۆ بەشدارین بۆ دووبارەکردنەوەی سەرکەوتنی پارساڵمە. بۆ پڕی وەرەبەرزی و سیقۆ هاتینە. زانکۆی ئێمە هەڵگیری نازناوی پارساڵە لێە لەوە کەمتر ڕازی نابین، ئینشاڵڵا دووبارە هەمان نەتیجەوە دەستێنینەوە. ئێمە براوی یەکەمی پار بووین و هاتوین بۆ دەستێنانی هەمان نازناوە و ساڵش. بێگومان متوانەی تەواوم بە قوتابیەکانی ڕۆژداریەکانی خۆمان هەیە. خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینە وڵاتان و بەرنامەکە دەست پێ دەکات. وەک دەزانن بەرنامەکە بە پرسیارێک دەست پێ دەکات. ئەو زانکۆیی کە زوو دەسینابە بۆ تۆنەکە وەڵامەکەی ڕاست بوو مافی ئەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێت. ئەگەر وەڵامەکەی هەڵە بوو ئەوە دشێتە تیمی بەرامبەر. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت ڕەنگی سندوقی ڕەشی ناو فرۆگەکان چ ڕەنگێکە؟ هەولێری پزیشکی. زەرد. زەرد؟ هەڵەیە لەو بەرجۆم لێ بووتان چ ڕەنگێکە؟ پرتەقالی. پرتەقاڵی ڕەنگی تیشێرتەکانتان. وەڵامی ڕاست پرتەقاڵی. پۆلیتەکنیکی دهۆک. ئێوە مافی ئەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. تەندروستی. تەندروستی. ئەی یاخود بی. ئەی. کام لەم نەخۆشیانە نەخۆشی بۆ ماوەییە؟ ئەی سیل. بی ئیفلیجی منداڵان. سی ڕەنگکوێری. دی سفلیس. سی چرکەتانەیە؟ سیە. ڕەنگکوێری. سفلس أكيد سفلیس دە چرکەتان ماوە. أي زوو وەڵامەکەم بنێ. ڕەنگکوێری. سی ڕەنگکوێری. بەڵێ. باشە بۆچی ڕەنگکوێری هەڵەبژێرن؟ سل نەسەخیەکە بەکتریا چێتکات و ئفلینجی منداڵان ئەوژی هوکارێکی هەیە هوکارێکی دەرەکی هەیە و سفلیسجی هەروەسا هوکارێکی دەرەکیە بەڵام ڕەنگکوێرەی بە کرموسمەوە گرێدایە بمانە دێتە بەگواسن لەبەر ئەوە ڕەنگکوێری. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ. پۆلیتەکنیکی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. هەولێری پزیشکی ئێوە چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەندروستی. تەندروستی. تەنها بیماوە کەواتە بی. کام لەم نەخۆشیانە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ناگوازرێتەوە؟ ئەی ئەنفلۆنزا. بی ڤایرۆسی جگەر جۆری سی. سی شێرپەنجەی سیەکان. دی سیل. سی شێرپەنجەی سیەکان. سی شێرپەنجەی سیەکان. بۆیە زووتر وەڵامتان بایەتەوە. پرسیارە زۆر سەخت بووە تۆزێکتان پێچوو. سەبر بگری باشترێ. وا ئافەرم.
خۆی باشە ئەو ئەنفلۆنزا دەگوێزرێتەوە هیچ لەوەنزا جا بڵێ ئەنفلۆنزا نەگوێزرێتەوە چی دەگوێزرێتەوە؟ ئەی ڤایرۆسی جگەر جۆری سی ئەمە شێوە دەگوازرێتەوە لە ڕێگەی خوێنەوە یا لە ئەوان چییە ئەو نەخۆشیە؟ یەکە لە نەخۆشەکان بەخۆی نەخۆشی جگەر ڤایرۆس هێپەتایتس پێنج زۆریمان هەیە جۆری سێمیان ناوی جۆری سیە کە بەهۆی گواستنەوەی خوێن یا بەهۆی بەکارینانی موو کامیان لە هەمووی خەتەرترە ئەو ڤایرۆسانەی جگەر بی خوا بە دوور ماخە ئەی سیل سیلۆ بەکتریال دیزیزە ئەنی ئینفێکشۆس دیزیزە دەگوازرێتەوە لە شخصەکەەوە لە شخصەشی زۆر طبیعی باشە شێرپەنجەی سیەکان بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ پۆلی تەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن زانست زانست بەڵێ زانست هەڵەبژێرن ئەی یاخود بی 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 بەڵێ کام لەمانەی خوارەوە ناوی زانستی مێشولەی مێینەی مەلاریایە ئەی مانسۆنیا بی تۆکسۆریکایت سی کۆلسینای دی ئانۆفیلس سی چرکەدانێ دی جواب دی ئەنوفێڵس دی دی بەڵێ ئانۆفیلس بەڵێ بۆچی ئەنۆفیلستان هەڵبژارد ئەم ساڵامە خوێندی ئەم ساڵ خوێندان بە سوتفا ها ما تەندروستی کۆمەڵ ئیشمان ئەوانەیە عندی گەشتان هەر بزانین پریڤنشن ئۆف دیزیز پرڤێشن ئۆف دیزیزێک لەوان مێشلەی مینەی مەلاری نەخۆش دەگواستن نێرەکەی ناگواستەوە مێکەی نەخۆشێکی دەگواستەوە بزانین ئانۆفیلیس وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە پۆلی تەکنیکی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن بازانستی زانست ئەم جارە ئێوە دوای ئەوانەکەونا لە زانست تەنها ئەی ماوە کەواتە ئەی H2SO4 شێوگی کیمیایی کام یەک لەمانەی خوارەوەیە ئەی ترشی سولفوریک B ترشی فۆسفۆریک C ترشی نیتریک D تفتی سولفۆریک سی چرکەتانێ ئەی ترشی سەلفۆریک ئەی ترشی سولفۆریک بۆچی ترشی سولفۆریکتان هەڵبژارد یەکێکە لە ترشە زۆر ناودارەکان بەکاردێت لە پاتری سیارە بۆ نمونە لە لای خۆشمان ناسراوە بە تیزاب پێڵەن تیزاب شی گۆگردیک شتە خەتەرەکەیە بەڵێ ترشەکانی ترچین ترشی فۆسفۆریک چییە فۆسفۆرسی دەبایە تێدا بە پی پیۆفۆڕی تێدا ئێمە کیمیاکەی زانن بەڵە شێوگی کیمیاکەی سری پیۆفۆر باشە بزانین ترشی سولفۆریک وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ پۆلی تەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن بیرکاری
بیرکاری بله ئەی یاخود بی 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 بله بلا بی بێ بی ئەگەر هەر لایەکی لاکێشەیەک بە ڕێژەی لە ١٠٠ زیاد بکرێت ئەوە ڕووبەری لاکێشەکە بە چ ڕێژەیەک زیاد دەبێت ئەی بە ڕێژەی لە ١40 بی لە 120 سی لە 121 دی لە 122 سی چرکەتانەیە ساكي لاكي شيء ما نصل ده يشتي دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ على وەڵام زوو وەڵامێک اي صدا تشل اي صدا تشل ئەی لە 140 ئەی. بۆچی لە 140 تا هەڵبژارد كاتك كم براستي ئەرە وەڵام کاتەکە کەم بوو كاتك وكم بس لاكي شيء هر شو على هلاكشة هر يك لاك صدا دي زياد كات واتبت تشل الصدي هەر لایەکی لاکێشەکە بە ڕێژەی لە 110 زیاد بکرێت ڕووبەری لاکێشە چۆن حساب دەکرێت دريجي جاران باني دكي يا ساكي او فيسي درێژی جاران پانی مالبو روبري درس إيه. ئەگەر لایەک لە 110 زیاد بوو جاران لاکەی دی یعنی درێژی جاران پانی دەکەن ئێ ئەگەر جاران هاتوو پانی. درێژی بێژەمە 4 هەبیت و پانی 20 هەبیتن شتی هەنگی بە ڕێژەی 10 سێدە بکەم بێژە بیتە 40 و 20 جاران دەکەن بیتە 200 باشە با بزانین بە ڕێژەی لە 140 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە پۆلیتەکنیکی دهۆک بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست بە ڕێژەی لە 121 نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن هەولێری پزیشکی چ کاتەگۆریەکە هەڵبژێرن بیرکاری بیرکاری تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئەی. ئەگەر ڕێژەی هەڵا لە پێوانی هەر لایەکی چوارگۆشەیەک لە 102 بێت ئەوە ڕێژەی هەڵا لە دۆزینەوەی ڕووبەری چوارگۆشەکە دەکاتە چەند ئەی لە 102.20 بی لە 104.40 سی لە 102.02 دی لە 104.04 سی چرکەتانەیە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ کاتان خەریکە نامێنێ بی وەڵام بی بی چۆن گەیشتنە ئەو دەرەنجامەی 4.40 وەڵامێکی ڕاست بێ پێڕانە گەیشتین ڕانەگەیشتن ناوە باشە کەواتە با بزانین 4.40 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ هەولێری پزیشکی بەداخە وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست 4.04 نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن جغرافیا جوگرافیا بەڵێ ئەی یاخود بی ئەی ئەی بەڵێ جوگرافیا ئەی ڤیددیوەیەکە تەماشای ڤیددیۆکە بکەن لە پاشانە پرسیارتان لەکەین
ئەم نەخشەیە سنوورەکانی کام شاری کوردستان دیاری دەکات؟ ئەی سلێمانی، بی چەمچەماڵ، سی شەقڵاوە، دی کۆیە. سی چرکەتانەیە. ئەتوان دیسان تەماشایکەنەوە ئەوەی کە بە سوور دەستنیشان کراوە. دۆک ئەو ڕەخیە تێدەخوارەتە کاتان خەریکە نامێنێ، زوو وەڵامێکم بنێ. زوو وەڵام چەمچەماڵ بی چەمچەماڵ. کاتان خەریب بوو نەمێنێ لە چەمچەماڵ ئەچوو ئەوەی چۆن دەستنیشانتان کرد. کۆیە نەبوو. سلێمانیش نینە. سلێمانی بەرفەحترە. شەقڵاوەیان چەمچەماڵ. یا شەقڵاو بیا چەمچەماڵ. بە پێی ڕوبەر هەلمان بژارد. وەکو ڕوبەر ڕوبەری زیاترە، کۆیە زیاترە، بە چەمچەماڵ بچووکترە و شەقڵاش بچوو. سلێمانی زۆر مەزنە یعنی ڕوبەری. باشە بزانین چەمچەماڵ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. پۆلیتەکنیکی دۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ. هەولێری پزیشکی چ کاتەگۆرێک هەڵەبژێرن لەو کاتەگۆریانەی کەماون؟ جوگرافیا. جوگرافیا. تەنها بیماوە کەواتە بی. شاری سۆران کە دەکەوێتە باشووری کوردستانی گەورە سنووری لەگەڵ کامیەک لەم ناوچانە نییە؟ ئەی ئاکرێ، بی مێرگە سۆر، سی چۆمان، دی دوکان. سی چرکەتانەیە. دوکان. دوکان؟ بەڵێ. دی دوکان. دوکان. ئەوە نەخشەکەتان لەبەر چاوە؟ لەبەر چاوە بەڵێ. ئاکرێ مێرگە سۆر چۆمان. چار دەوریت. چوار دەوریت. نەخشەکان لە پێش چاوە. تەکیدی؟ سەد. باشە با بزانین دوکان وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ. زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ. پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ مێژوو. 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 ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. شەڕی نێوان ئێران و عێراق کە لە 22 ئەیلولی ساڵی 1970دا هەڵگیرسا چەندی خایاند؟ ئەی 8 ساڵ و 6 مانگ، بی 7 ساڵ و 10 مانگ، سی 8 ساڵ، دی 7 ساڵ. سی چرکەتانەیە. أنا حافظان 8 سنوات بس. شارع إيراني وعراقي بس شارع إيراني وعراقي 8 صالة بكش. 8 صالة تريش أنا 6 هي بايز. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بن. وەڵام؟ سی 8 ساڵ. سی 8 ساڵ. زۆر دڵنیا نەبوون. لە نێوان ئەی و سی دڵنیا نەبوون. 8 ساڵ و 6 مانگ 8 ساڵ. چونکی هەشتێ هەتا هەشتێ و هەشتێ بەردەوام بوو بەڵام بوو مانگەکە نازانم.
با بزانین 8 ساڵ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. بەداخەوە پۆلیتەکنیکی دهۆک وەڵامەکەتان هەڵەبوو. وەڵامی ڕاست 7 ساڵ و 10 مانگ لە 8 شەڕەکە وەستا نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. هەولێری پزیشکی چ کاتەگۆریێک هەڵەبژێرن؟ مێژوو تەنها بیماوە کەواتە بی. جەنگی جیهانی یەکەم لە چ ڕێکەوتێک تەواو بوو؟ ئەی 11/11/1918 بی 11/9/1918 سی 11/11/1919 دی 11/9/1919 سی چرکەتانەیە؟ تاریخ زمانەوە بی 11/9/1918 بی 11/9/1918 زۆر دڵنیانە بوون هەنیان ئەوی بی دڵنیانە بوون ئەکید سی و دی نییە لە مانگەکە بڵێن لە مانگی 9 بوو یا 11 بوو ئەبێ زۆر ورد بن لەبەرۆش 11 وایە زۆر شایعدە و پێم وا بوو تاریخە شاعیرانە بوو ێکی جوانە دەچوو بەس لێ ئەنی بە لۆژیکیان 11 تقریبان ڕاستە. باشە با بزانین 11/9/1918 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ هەولێری پزیشکی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست شاعیرانە 11/11/1918 نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. پۆلیتەکنیکی دهۆک لەو کەتەگۆریانەی کە ماون دەیبینن لەسەر شاشەکە چ کەتەگۆریەکە هەڵەبژێرن؟ هونەر ئەی و بی هەیە؟ بی ئەم پرسیارە میوزیکێکە گوێ لێ دەگرن و پاشان پرسیارەکەین. پرسیارەکە دەڵێ ناوی ئەم پارچە مۆسیقایە لە بەرهەمەکانی میوزیسیێنی بەناوبانگی یۆنانی یانی چییە؟ ئەی ڕێنیگەیت بی دلیڤەرنس سی نۆستالژیا دی نایتینگل سی چرکەتانەیە؟ دە چرکەتان ماوە؟ وەڵام؟ ئەی زۆر دڵنیانە بوون بۆچی؟ وەڵا لە میوزیکدا زۆر زیرەک نین. موزیکە ئەو پارچە میوزیکە زۆر بەناوبانگە یانیە؟ یانیە بەڵێ باس خۆنا دایت دارە. باشە با بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە؟ پۆلیتەکنیکی دهۆک بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە.
وەڵامی ڕاست نۆستالجیا نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ وەرزش وەرزش ئەی و بی هەیە کەس نەچۆ بەلایە کامیان هەڵبژێرن؟ بی. وەرزشی نەتەوەیی وڵاتی کەنەدا چییە؟ ئەی ئایس هۆکی، بی تۆپی باسکە، سی تەنس، دی تۆپی دەست. سی چرکەتانەیە؟ ئەی ئایس هۆکی. ئەی ئایس هۆکی. بۆ لەبەرەوەی کە کەنەدا ساردە یا چی؟ دنیا من بە سوودفە خینمەوە ئەکتێبەش بڵێ قابلە لە جیبۆتی بێ تۆپی باسکەیە دەیبا ئەمریکایە تێنە سوانە شاری باسکەش کەنەدا باشە ها؟ نا مستەوای نییە وا تۆپی دەستی زیاتر فەڕەنسا وەکو ئەمریکانیە؟ نا طبعا ئەی تێنس تێنس نا تقریبا عالەمیە و تۆپی دەستیشەوەی بالەی پێڵێن لای بەڵێ. بالە. باشە با بزانین ئایس هۆکی وەڵامێکی ڕاستە یاخۆ هەڵێ. هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ. پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەکنۆلۆژیا. تەکنەلۆژیا. بەڵێ. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. بەڵێ. کام لەم خەڵاتانە بە ئۆسکاری ئینتەرنێت ناسراوە؟ ئەی وێبی ئەوارد، بی ویزارد فان ئەوارد، سی تورینگ ئەوارد، دی کنۆف پرایس. سی چرکەتانەیە؟ ويبسايت أورد يعني جائزة ئۆسکاری ئینتەرنێت. وورد فان فان يعني معجب دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام؟ بی ویزارد فان ئەوارد. بی ویزارد فان ئەوارد. زانیاریتانە بوو؟ ناوەڵە بە دڵنیایی نە. لە نێوان چی و چیە دوو دڵ بوون؟ بی و ئەی. ئەی و بی وێبی ئەوارد ویزارد فان ئەوارد. باشە با بزانین وەڵامی بی ویزارد فان ئەوارد وەڵامێکی ڕاستە یاخۆ هەڵێ؟ پۆلیتەکنیکی دهۆک بەداخە وەڵامەکەتان هەڵەبوو. وەڵامی ڕاست وێبی ئەوارد نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. هەولێری پزیشکی لەو کەتەگۆریانەی کە ماون چی هەڵبژێرن؟ وەرزش. وەرزش؟ بەڵێ. خێری تیا بوو ها؟ تەنها ئەی ماوە کەواتە ئەی. کام لەم پشتێنانە لە وەرزشی کاراتیدا پشتێنی پێش کۆتایی واتە پێش پشتێنی ڕەش دێت؟ ئەی سەوز، بی پشتێنی زەرد، سی پشتێنی سوور، دی پشتێنی سپی. سی چرکەتانەیە؟ ساوز و سوورە بەم بە ساوز زەر نییە سپیشم ساوز و سوور بەس بە من ساوز سۆریش ئەی ساوز. ئەی سەوز. بەڵێ. زۆر دڵنیا نەبوو نا؟ ئەمان وەکو ئایس هۆکێکە نەبوو. نا زەحمەتتر بوو.
شتێنە ڕەشەکە باید دەوانزانی بەس باشە ئێوە سەوستا هەڵبژارت زۆر زانیاریشتان نەبوو با بزانین پشتێنی سەوز وەڵامێکی ڕاستە یاخود هەڵە هەولێری پزیشکی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست سوور ئیتر سوور دوای ئەوە بێ بە ڕەش نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێن پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن ئەدەبیات ئەدەبیات بەڵێ ئەی و بی ماوە کامێ هەڵەبژێرن بی بی بەڵێ کامیەک لەمانە لە بەرهەمە گرنگەکانی پاولۆ کۆیلۆ نووسەری بەناوبانگی بەرازیلی نییە ئەی The Alchemist B The Winner Stays Alone C The Pilgrimage D The Book of Secrets سی چرکەتانەیە هەموو شتێکی نزیکەیەکە وەنا شتێکی نزیک و دەمێن و ستێک و فەڵام زارت و گەلێک نزیکەیەکە ئەسبێژە پێی نزیک دە چرکەتان ماوە زوو وەڵامەکەم بنێ C The Pilgrimage سی pilgrimage Pilgrimage The Pilgrimage Pilgrimage بۆچی The Pilgrimage تان هەڵبژارد ئەوێ دی هەمی نزیکەیەک بوون تقریبا بەسەو پیچێکێ باشە با بزانین The Pilgrimage وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە پۆلیتەکنیکی دهۆک بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست The Book of Secrets هی پاولۆ کۆیلۆ نییە هی ئۆشۆیە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن هەولێری پزیشکی لەو کەتەگۆریانەی کە ماون هونەر تەکنۆلۆژیا ئەدەبیات کامێن هەڵبژێرن تەکنەلۆژیا تەکنۆلۆژیا بەڵێ تۆ زێنادڵیشن لە تەکنۆلۆژیا تەنها بی ماوە کەواتە بی ناوی ئەو ڕۆبۆتە چییە کە لە وڵاتی سعودیە یەکەم پێناسی نیشتیمانی پێبەخشرا ئەی بیشۆپ بی مێگامان سی سۆفیا دی جۆنی 5 یاخود جۆنی 5 سی چرکەتانەیە جنسیەیان ناوەتێ جنسیە بۆ بە سعودی دە چرکەتان ماوە زوو وەڵامەکەم بنێ وەڵام بی مێگامان بی مێگامان سۆفیا نابێت لە سعودیە ناوە هەر زۆر پێچوانێک دینە یەکسە جنسیەشیان ناوەتەیە بۆ بە سعودی ڤیددیوەک هەیە لە سوۆشیال میدیای هەندێک خەڵکی سعودیانە شایوانە دەکەن ئەوە ڕۆبۆتی زۆر گەوریان لەگەرە ڕۆبۆتەکە لەگەرەوان شایی دەکات پێم وایە لەسەرەوە ساسەڵمە ژار مێگامان باشە با بزانین مێگامان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی هەولێری پزیشکی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست سۆفیا
نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ هونەر، ئەدەبیات. هونەر. هونەر. بەڵێ. لە هونەر تەنها ئەی ماوە کەواتە ئەی. بەرزی پەیکەری ئازادی لە نیویۆرک چەند مەترە؟ ئەی 95 مەتر، بی 92 مەتر، سی 93 مەتر، دی 94 مەتر. سی چرکەتانەیە؟ پەیکەری ئازادی the statue of freedom تمثال الحرية. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام بی 92. بی 92 بە مەترە زۆریشی نێوان نییە. 95 92 93 94 هەموو یەک مەتر یەک مەترە. باشە با بزانین 92 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو. 92 مەتر نییە بەڵام 93 مەترە. یەک مەتری یەک مەتر کەمی هێنا. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی لەو کەتەگۆریانەی کەماون تەنها ئەدەبیات ماوە. ئێوە ناچارن ئەدەبیات هەڵبژێرن، لە ئەدەبیاتیش ناچارن ئەی هەڵبژێرن کەواتە ئەی. کام لەم نووسرانە لە ساڵی 1957 خەڵاتی نۆبلی لە بواری ئەدەبیاتدا بەدەست هێناوە؟ ئەی ئەلبێرت کامۆ، بی پاولۆ کۆئهلۆ، سی جۆرج ئۆروێل، دی لیۆ تۆلستۆی. سی چرکەتانەیە؟ کۆئلۆنیا ئەیوبینە ئەم جۆن ئۆڕۆیل تۆلستۆی. بەس ئۆڕێلەکەن جێلێ بووە زامارە و کاچە بەس تۆلستۆی قەدیمترە. جۆرج ئۆڕۆیل کتێبی هەیە لە سەردەما 1984 نووسێ لە 49 کتێبی زۆر شایع. دە چرکەتان ماوە؟ سی جۆرج ئۆڕۆیل. سی جۆرج ئۆرویل. بۆچی جۆرج ئۆرویلتان هەڵبژارد؟ جۆرج ئۆرویل دوو کتێبی هەیە زۆر مەشهورە. 1984 کە ساڵی 1940 نووسیتی ئەو ساڵی بە مەبەست عکس کردەوە. ڕخنە لە حکوومەتی سۆڤێتی دەگری ئەو کاتە. چکە لەندەن زۆر نزیک بووە، حیزبی کرێکاران زۆر نزیک بوو لەوەی لە لەندەن بەدەسەڵات دابگری. ئەوە لەوێ ڕۆمانی نووسی کە ئەگەر بێت و کۆمەنیستەکان بێنە سەر حکوم لەندەن چی لێ دێ کە وێناکی زۆر خراپ پیشان دەدا. ئەوە یان لەو دەوروبەرەی ئەو ساڵە. وایرووا کتێبی دووەمیشی مەزرای ئاژەڵان ئەویش هەر باز لە ئەوەی دەکا و کۆمەنیستەکان لە رووسیا هاتنە سەر حکوم کو دوێ قانونەکانیان لە پێناوی خۆیان ئەوە کرد، ینی بە سوودی خۆیان دەرکرد. دەنگدانەوەش گەورەی جیهانی هەبوو لە یاسا لە تا ئێستاش. هەردوو کتێبیشم ساڵی پار خوێندەوە، هەردووشیان لەو کاتێ پێم وایە ئافەرم مەڕوان یعنی کتێبە خوێنی تۆ ها؟ پێم وایە سیبی پاولۆ کۆیلۆ نوێ هێشتان مایە تەسەوڕ ناکەمەوە ساڵەکە زۆر شمولی ئەو ناکە 57. ئەی ئەلبەرت کامۆ. ئەلبێرت کامۆ ڕۆزانی وتیان کۆنترەوە زۆر معلومات نەوزان یاکی دوون لێمان دەرینە جملێ نەبوو ئەلبێرت کامۆ لە ئەدەبیات خەڵاتی نۆبلی نابی چکە بە ناوبانگە کەمەگانی لە چاوەکانی دیکە. بەش جۆرج ئۆڕێل ئەم بە سوودفۆ حەز دەکەم خوێنمەوە لەو کتابەی کە باسمان کرد. ئیما لیۆ تۆلستۆی ئیما جۆرج ئۆڕۆیل بەس جۆرج ئۆڕۆیل زیاتر. تۆلستۆیش لەو سەردەمە نەبوو؟ وە بزانم زووتر بوو تۆلستۆی. تۆقعی من معلومات نەسەری نییە لەسەر تۆلستۆی بەس برادران وتیان زووترەوە. و زیاتریش 1828 تا 1910 ژیاوە. ماقول زووترە زیاتر لە مەجای شانە هونەر ئیشی کرد. باشە بزانین جۆرج ئۆرویل
وەڵامێکی ڕاستە یاخۆ هەڵێ. زانکۆی هەولێری پزیشکی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست ئەلبێرت کامۆ، نووسەر و فەیلسوفی فەرەنسی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. بەڕێزان خۆشەویستان، قۆناغی یەکەمی ڕووبەڕووبوونەوەکەی نێوان زانکۆی هەولێری پزیشکی و پۆلیتەکنیکی دهۆک کۆتایی هات. قۆناغیشتر ماوە ڕووبەڕووبوونەوەی تاکەسی. پێشووی بچینە و قۆناغە ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە. پۆلیتەکنیکی دهۆک 30 خاڵ، هەولێری پزیشکی 40 خاڵ، خاڵی نێوانتان زۆر نییە. لە قۆناغی ڕووبەڕووبوونەوەی تاکەسی ئەتوانن خاڵەکان بەرزکەنەوە، ئەنجامەکە بگۆڕن یاخود باشتر بێ. خۆشەویستانم، ئێوەش لەگەڵمانە بمێنەوە پاش کەمێکی تر دێنەوەلاتە. پرسیارە سێ کەتیگۆری بیرکاری ji ber nebûna demî menişiya bersivê bi durustî ca bidin. Dibît heke dem zêtir be me bersiv bi durustayî ca bidava. Van kategoriya coğrafiyê de ew pisyara bûme înay rastî em gelek lê piştrast nebîn. Bes yani bi kuberî nûkema xerîta dîte em jiyayên tehdîd kirin ka kî ji bajar dikevîte kî wê Kurdistanê me jî ew xerîta wehmiya serê xwe de çêkir em jiyan wê bajarê helbijêrîn. Piştî ku me zaniya Kurdistanê xweş bû û ya xweş bû ku çîkî me zanî kuya û Silêmaniyê her nîne navbera şaqla û çemçemal pîçekî em mayne asê bes dimahîkê me çemçemal çêkir û ya dirist. لە کاتەگۆری هونەر میوزیکێکمان بۆ هات کە میوزیکەکە معروفە و گوێمان لێ بۆ زۆرش دەمازانی ئیکێ، بەڵام ناوی میوزیکەکە خۆی ئەو بۆ من ئاسان نەبوو کە بزانین کێیە، بەڵام وەکو میوزیک دەمازانی کێ و خاوەنەکە کێ خەڵکی کوێشە، بەڵام وەکو ناوی میوزیکەکە تۆزێک بۆمە قورس بوو. الكاتيجوريا تكنولوجيا من برسوات درست هالبجار ويب اوورد بس پشتی ما مناقشه کردین من گوی خدا حوالت خو ما یادوی کرد نابریایی و یادوی دا ام خالد بوین. پرسیارە پێنج کەتیگۆری مێژوو li wan ji derê min xandîn zorbecan dibêjin 8 salin. Ew şerînîva Iraqê û Îran'da may 8 sala vekêşe bû hostan min xandiye. Barê tenduristiyê de bu hemû tiştî yanî gelek lê piştrastim çunkî ew pertûkê me المدرسة خانده وقت كلية خانده أو معلومات تدا سر تندرستي تقريبا همي معلومات تدا ويعني هاتونو كاجي بدرنياية يعني دشين أو بسيارة كبارة تندرستي دا بيت بدرنياية جاب دي. لا كاتيجوري زانز لبسياري دواميان بسيارك من بوهات لسر باش خوما زياتر اما معلومات باش من هي لسر وشتانا اش بريفنشن وشتانا كابا بي باشكي خومانا لسر مشولبو موسكيتو ئەوش ئەوە بوو کە هۆکاری گواستنەوەی نەخۆشی مەلاری سەرەکی مێشی مێینەیە نەک نێرەکە مێینەکە بەرپرسە لە گواستنەوەی ئەو نەخۆشیە بۆ ئەو جەوەڵامکە مازانی. الكاتيجوريا بیرکاری پرسیارێک بۆم هات وەکو درێژیە لە کێشێ ئەگەر ئەم 10 ساڵێ زێدەکەین ما یاسال دەستپێکی خەلەت چێکە بێژە ئەکە طبیعی و یاسای خەلەت چێکە دەخەتەوە دیف دەژێ خەلەتکەی ji ber hindê me xelet ixtiyar kir û taban pisyara bixû bersivayê gelek ya dirêje yanî nesî hiç çirke yanî lazim e 10 deqe bin heta tu bişeyî bersivayê dirist berexînî. Kategoriya hunerê de ew pisyara bû me înayê me xelet kir çunkî me berî nûke bere xwe neda bilindahiya ew peykerê azadiye û ew dirêjahî yê metre bû me înayê hemû gelek nêzîkî ku dibîn me nazanîn ka diristî di kîşkê helbijêrin çunkî xir metr lêk bîr bîn me jî neşiyan tehdîd bikin heke metr lêk jêk cuda nekirman bît me zanî be. لە سەرەتاوە ئەمە دوو پلانمان هەبوو پلان A پلان B لەگەڵەوەی کە پرسیاری یەکەممان نەزانی ناچار لە پلان A و چوونە سەر پلان B لۆیە پرسیارەکانمان بەدڵی خۆمان زۆرتر هەر نەدەبژار بۆکەوەی کە بێتوو لە پلان B لە پلان AB جا ئەوە بوو پرسیارەکەی مێژوو باسی ئەو کاتەی دەکرد کە جەنگی جیهانی یەکەمی تێدا ڕاوەستە دوو چۆیس 1990 بوو
1990وەوانمان لادا یەکسەر لە نێوان دوو چۆیسمانەوە 1970 1970 و 1970 لە نێوانە دوێ قەلق بووین پێمان وا بوو کاگەر 1970 بی ئەوەکو هەر تاریخەشکە کە لە وەختانەیە زۆر شایع و هەمومان گوێویستی دەبووین واروەها بە ڕووداوەکان 11 سپتێمبەریشەوە پێمان وا بوو ئەو ڕووداوانە بە مەبەست لەو کاتە کراوە تا ئەو دووبارە شەڕ لەو کاتە دەست پێ بکاتەوە بۆیە ئەو چۆیسی دووەمان هەڵبژارد چۆیسی بیکە 1970 بوو بەڵام دواتر دەرچوو 1970 بوو طبعا کاتگۆری تەکنەلۆژیا وەک بڵێ بە ناچاری هەڵمامژار هەر لێ هەڵداهاتین هەر ئەخیری دەمازانی توشمان دەبی پرسیارەکەشەوە بوو ڕۆبۆتێک لە سعودیا وەکو بڵێ جنسی سعودی وەگرتیە ئەمن لەگە اختیاری سۆفیای بووم بە زۆر ئەکید نەبووم بەس جێم لێ بووە لە سۆشیال میدیا بەس زەمات هەموو سوور بوون لەسەر مێگامان پێشم گوتم مێگامان ئەنیمەیش نوێشتانەیە بەس ئەویان قەراردا و بە بیانەوەی ڕۆبۆتەکە گەورەی وشتیوە بەس سوالەکەمان غەڵەت بوو ئەو پرسیارەی کە داوای ناوی ئەو ڕۆبۆتەی دەکرد کە ناسنامەی سعودی پێبەخشرا من ڕای یەکەمم کە دیتم پرسیارەکە لەسەر بیشۆپ بوو و هەڵەش بوو بەڵام دوای وەی کە لە بینی خۆمان هەندێک ڕامان دەربڕی گەیشتینە و قەناعەتە کە لەوانەیە جوابەکەی مێگابی ئەویش بەداخەوە هەڵە دەرچوو لە کاتیگۆری تەندروستی پرسیاری یەکەم ئەو نەخۆشەی کە ناگوازرێتەوە لە نێوان مرۆڤەکاندا چەند هەڵبژارنێکی دابوو لەوانە ڤایرۆسی زۆری سی بوو ئەنفلۆنزا بوو سیل بوو لەگەڵ شێرپەنجەی سیەکان هەروەک بۆ خۆمان دەزانین شێرپەنجەی سیەکان تایبەتە بە کەسەکە خۆی نەخۆشێکی نەگوێزەرەوەیە بەڵام باقی نەخۆشەکانی تر هەمووی گوێزەرەوەن لە کاتیگۆری وەرزش پرسیارێکمان بۆ هاتەوە کە باسی لەوە دەکرد کامە وەرزش دەوڵەتی کەنەدا پێی ناسراوە کەنەداش زۆر معلومە لە لای خەڵکە دەوڵەتێکی گەرەک ساردە جگە لەوەی کە وەکو معلومات عامە دەزانین ئەوان زۆر پەرە بە هۆکی دەدەن جەوە ساردەکەشیان یەکەکە لە نیشانەکانی کە ئەوان حەز بە و یاریە دەکەن لە کەتەگۆری زانست پرسیاری دووەم پرسیارەکە دەوت شێوگی کیمیایی ئێستێسۆفۆر کام لەمانێ خوارەوەیە چوار شوشیدا بوو ترشی سەڵفەریک تفتی سەڵفەریک و ترشی ناتریک و ترشی فۆسفۆریک دیارە ترشی فۆسفۆریک و ناتریک نییە لەبەرەوەی هێمای کیمیایی ئەوان پی و ئێنە دەمێنێتەوە ترشی سەڵفەریک و تفتی سەڵفەریک وارواتڵ تفتی سەڵفەریکیش HSO4 و ترشەکەیشی H2SO4 کە H2SO4مان بینی یەکسەر زانیمان کەوە ترشی سەڵفەریکە و تفتەکە نییە لێ چۆیسی ئەیمان هەڵبژار لەوەش بوو وەڵامەکەمان ڕاست دەرچوو تەبان کاتگۆری وەرزش بەخۆم زۆرم حەز لێیە بەس هیچ مەحلوماتێکی وام نەبوو لەسەر کاراتیۆ بابەتانە پرسیارەکەشە سۆی بوو پشتێنی پێش کۆتایی واتە پێش پشتێنی ڕەش سڕانگێکە لەگە وریای کەتینە مناقەشەوە ئەوە زارکوتم سوورە بەس دوایە ینی قەراری خۆم گۆڕی وریاش لەسەر سەوزی ینی وەک بڵێ قەراری دابوومیش کردمە سەوز بەس ئەکید نەبوو لە وەڵامەکەی بەسوکی وەڵاممان داوە هەستم بە غەڵەتەکە کرد فەغەڵاتیش دەرچوو لە کاتیگۆری بێکاری پرسیاری سێەمبان ڕێژەی هەڵەی ڕووبەر لە 2% چەند بوو دیار بوو هەڵەی لێکتێنە گەیشتنمان هەبوو لێ نێوان خۆماندا مەڕوان و عەبدولکەریم گوتبوویان دی بەس ئەمن بیم لە محەممەد گوێ لێ بوو بۆیە وەڵامی بیم داوە بەس هەڵامان کرد. بەڕێزان و خۆشەویستان گەڕاینەوە لاتان و دووبارە سڵاو هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە نێوان هەردوو زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک و زانکۆی هەولێری پزیشکی پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنەوە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 30 خاڵ زانکۆی هەولێری پزیشکی 40 خاڵ لە هەر زانکۆیەک دوو قوتابی دوو بە دوو دێنە لای من و بۆ هەردوو قوتابیەک 5 پرسیارمان ئامادە کردووە هەر پرسیارەی 5 خاڵیشی لەسەرە ئامادەن لە زانکۆی هەولێری پزیشکی مەڕوان مەڕوان بەخێر هاتی
لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک دنیا تۆش بەخێربەی دەستان لە بۆتۆنەکان نزیکەن خۆتان ئامادەکەن بۆ 5 پرسیار با پرسیارەکە هەمووی بخێنمەوە اینجا دەست بێن بە بۆتۆن تووە پرسیاری یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ناوی ئەو مارکەی پێڵاوی ئەڵمانی چییە کە لە ساڵانی سیەکانی سەدەی ڕابردوودا بە دەسلەر ناسراو بوو زانکۆی پۆلیتەکنیکی دۆک چی؟ جیمی جو مارکەی جیمی چو بۆ پێڵاوە هەڵێ مەڕوان نایک مەڕوان وەڵامەکەی تۆش هەڵەیە وەڵامی ڕاست ئەدیداس لە نایکەوە نزیکە نەتانتوانی و پێنجخاڵە بەدەست بێنن دووەم پرسیار بۆ ئێوە خۆتان ئامادەکەن و پرسیارەکە دەڵێت خشتەی خولی لە چەند تخم پێک هاتووە زانکۆی هەولێری پزیشکی 118 زۆر ڕاستە مەڕوان توانیت 5 خاڵ بەدەست بێنی سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت کۆی ژمارەی ئەو خاڵانەی کە لەسەر هەردوو زاری یاری تاوڵە هەیە چەندن زانکۆی پۆلیتەکنیکی هەردوو زاری تاوڵە کۆی خاڵەکانیان چەنە سی مەڕوان 21 1 و 2 3 3 و 3 6 6 و 4 10 و 5 15 و 6 ئەی هەردووکیە کاتەچەند 42 چوارەم پرسیار وریابن وە پرسیارەکە دەڵێت درێژترین سنووری زەمینی لە نێوان کام دوو وڵاتدایە زانکۆی هەولێری پزیشکی ناوی دوو وڵاتم پێ بڵێ کە درێژترین سنووری زەمینیان هەبێت کەنەدا و ئەمریکا زۆر ڕاستە مەڕوان توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت پێنجەم پرسیارەکە دەڵێت خڕۆگەی سوور لە کام بەشی لەشی مرۆڤدا دروست دەبێت نەژی هەستی وەڵامەکەی دایەوە دۆڵی چی مەڕوان بۆن مەڕۆ لە مۆخی ئێسک بۆن ماڕۆ دنیاش یارمەتی یایت ها زاگەم لێوی نەبوو باشە زۆر سوپاستانەکەین هەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان لە زانکۆی هەولێری پزیشکی محەممەد لە زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک عەلا محەممەد عەلا هەردووکتان بەخێر بێن پرسیاری یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت 6 مانگی کۆتایی ساڵ لە چەند ڕۆژ پێک دێت زانکۆی هەولێری پزیشکی سەد و هەشتا و چوار محەممەد تۆزێ وەستایی چۆن حسابەکرد حسابەکرد نەخێر 6 مانگە 6 مانگە 6 زارانسی ئەوە 180 چا ڕۆژیش هەیە لەگە سیویەکەکان 28 دیانە لە مانگی دوایە نەخێر باشە زۆر ڕاستە و توانانی 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت دووەم پرسیار و پرسیارەکە دەڵێت چ کەسایەتیەک بە دایکی هەژاران ناسراوە چ کەسایەتیەک بە دایکی هەژاران ناسراوە خانمێکە چ کەسایەتیەک بە دایکی هەژاران
کاتان نەما کەستان نەتانزانی وەڵامی ڕاست مادەر تێرێسا نەتانتوانی ئێستا بیرتان کەوتەوە نەتانتوانی و پێشخاڵە بەدەستبێن بۆ زانکۆکانتان. سێم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت PTF لە کورتکراوەی FBI بۆ چ وشەیەک دەگەڕێتەوە؟ فێدراڵ. ABI-ەکە چییە؟ Bureau Agents Investigation. زۆر ڕاستە محەممەد توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت. چوارەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت تریۆتین گەورەترین مانگی کام هەسارەیە؟ تریۆتین زانکۆی هەولێری پزیشکی. مشتری. مارس. ئەلاڵێ مارس. وەڵامی ڕاست نیپتۆن. پێنجەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت پێشبڕکێی تۆپی پێ فیفا چەند ساڵ جارێک ئەنجام دەدرێت؟ زانکۆی هەولێری پزیشکی 4 ساڵ جارێک. ئەلا ئەوە دەزانی ها؟ زۆر زۆر سپاسی ئەوە دەکەین ئەتوانم بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی هەولێری پزیشکی وریا بەخێر بێت. لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک میدیا. بەخێر بێت. پرسیار یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت شێوەی ئەندازەیی پینتاگۆن لە چەند لا پێک هاتووە؟ زانکۆی هەولێری پزیشکی 5. میدیا ئەوزانی؟ وریا توانی 5 خاڵ بەدەست بێنێت بۆ زانکۆکەی لەبەرەوەی کە زووتر دەسینا بە بۆ تۆنەکە. دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت دراوی نیشتیمانی وڵاتی یابان چییە؟ زانکۆی هەولێری پزیشکی یەن. زۆر ڕاستە یەنی یابانی یاخود یەنی ژاپۆنی توانی 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت. سێم پرسیار و پرسیارەکە دەڵێت لە چ سەدەیەک نۆتەکانی میوزیک بۆ یەکەم جار بەکارهێنران؟ لە چ سەدەیەک نۆتەکانی میوزیک بۆ یەکەم جار بەکارهێنران؟ زانکۆی پۆلیتەکنیکی دەهەم. سەدەی دەهەم. هەڵە بوو وریا تۆ دەزانی 12. 13 وەڵامی ڕاستە نەتانتوانی ئەو 5 خاڵە بەدەست بێنن. چوارم پرسیار وە پرسیارەکە دەڵێت کام گۆرانی بێژە بە پاشای هونەری پۆپی جیهانی؟ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک مایکل جاکسن. زۆر ڕاستە مایکل جاکسن بە پاشای هونەری پۆپ دادەنرێت کینگ ئۆف پۆپ. توانیت میدیا 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. پێنجەم پرسیار کۆتا پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کاربۆهیدرایت ناوی زانستی چ مادەیەکە؟ زانکۆی هەولێری پزیشکی شەکر. زۆر ڕاستە وریا توانێت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت. زۆر سپاسی ئەوە دەکەین چنەوە شوێنەکانی خۆتان. کۆتا 2 بەشدار بوو لە هەولێری پزیشکی عەبدولکەریم. عەبدولکەریم بەخێر بێت. لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک زوهێر. زوهێر تۆش بەخێر بیت. 5 کۆتا پرسیار و پرسیاری یەکەم دەڵێت گەرمترین کیشوەر کام کیشوەرە لەسەر زانکۆی هەولێری پزیشکی؟ عەتارت. هەڵەیە زوهێرە زانی؟ ئەفریقا. گەرمترین کیشوەر
زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک وەڵامەکەت ڕاستە. دووەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت میلینیۆمێک لە چەند ساڵ پێک هاتووە؟ میلینیۆمێک لە چەند ساڵ پێک هاتووە؟ یاخود بریتە لە چەند ساڵ زانکۆی هەولێری پزیشکی؟ 1000 ساڵ. 1000 ساڵ. زۆر ڕاستە عەبدولکەریم توانی پێشخاڵ بەدەستبێنی. سێم پرسیار بۆیە و پرسیارەکە دەڵێت نووسەری شانۆنامەی مەکبێس کێیە؟ نووسەری شانۆنامەی مەکبێس کێیە؟ زانکۆی هەولێری پزیشکی. شکسپیر. شێکسپیر. زۆر ڕاستە عەبدولکەریم توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت. چوارم پرسیار و پرسیارەکە دەڵێت بە تێگەڵکردنی هەموو ڕەنگەکانی شەبەنگی خۆر چ ڕەنجێکمان دەست دەکەوێت؟ زانکۆی هەولێری پزیشکی. سپی. سپی. دیسان ڕاستە عەبدولکەریم 5 خاڵی ترت بەدەستهێنا بۆ زانکۆکەت و کۆتا پرسیار و پرسیارەکە دەڵێت بنکەی سەرەکی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان جنێف سویسرا. زانکۆی هەولێری پزیشکی دەڵێ جنێف دەڵێ بنکەی سەرەکی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە چ شارێکە؟ زوهێر. واشنگتن ئەمریکا. واشنگتن ئەمریکا. نیویۆرک. عەبدولکەریم ئێستا ئەزانێ کە نیویۆرک وەڵامێکی ڕاستە. زۆر زۆر سوپاستان ئەگەین ئەتوان بچنەوە شوێنەکەی خۆتان. بەڕێزان خۆشەویستان پێشبڕکێکەی نێوان هەردوو زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بەم شێوەیە کۆتایی هات ئەمێ خاڵەکانتان بۆ بخێنەوە. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 40 خاڵ. زانکۆی هەولێری پزیشکی 100 خاڵ. زانکۆی هەولێری پزیشکی پیرۆزبایتان لێ دەکەم دەستنە قۆناغی داهاتوو بەڵام بەداخەوە زانکۆی پۆلیتەکنیکی دۆک بەجێمان دەیەڵن من زۆر زۆر سپاسی واکەم کە بەشدار بوون لەگەڵمانە و هیوادارم لە خوێندنەکەتانە لە زانکۆ سەرکەوتوو بن و لە ژیانی ڕۆژانەتانە سەرکەوتوو بن و ئینشاءڵڵا لە ساڵی داهاتوو دێنەوە لامان بەشدارە بن و نەتیجەیەکی باشترە بێ ئینشاءڵڵا و زۆر زۆر سپاسانەکەین. بەرەزان و خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و تا ململانێ و پێشبڕکێکی تر لە نێوان دوو زانکۆی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ و کاتێکیشان. بەڕاستی هەستێکی زۆر زۆر خۆشم هەیە لەبەرەوەی هەز دەکەم ئەو مادیبوونەی کە دوو مانگە ئەمە خەریکینە بە خۆڕایی نەڕۆیشتە بە تایبەت ئەوەی کە ئەو دوو مانگە لە ناو ئیمتحانات بووین و زەختێکی زۆر زۆرمان لەسەر بوو و پێمان وا بوو خۆمان مەشایسە بزانین کە دوای هەموو هەوڵمان دوبوونە لەو قۆناغە سەر بکەوین و ئیشاءڵڵا ئەو سەرکەوتنەوەمان لێ دەکات لە بۆ قۆناغەکانی دواتر باشتریش خۆمان ئامادە بکەین وەکو ساڵی پارتا قۆناغی کۆتایی دەڕۆین دووبارە نازناوەکە دەگەڕێنینەوە زانکۆکەمە. زۆر هەستش خۆشم هەیە پاش دوو مانگ تقریبان سترێسی امتحاناتی خۆشمانەوە لە کولیە و بەس دانیشتن و لەگە برادەران و خوێندنەوەی کتابی دەرەچی و خوێندنەوەی معلومات لە هەموو لایەنەکان کەمەک زەحمەت و لەگەر ئەو دەرسێکە هەمان بوو لە کولێ بەس الحەمدولillah ئێستا ینی هەستێکی زۆر زۆر خۆشم هەیە فسیقەی باشم پێکرد یاز دەکەم ئینشاءڵڵا هەتا قۆناغی فاینەڵ ئینشاءڵڵا دەڕۆین. لە ڕاستیدا هەستی سەرکەوتن وەسف ناکرێت زۆر زۆر دڵخۆشین بەم بردنەوەیە هیوادارین دووبارەی بکەینەوە و بەلای کەم بگەین بە یاری کۆتایی و ئەگەریش خوا ڕێی پێداین کاسەکە ببینەوە و نازناوەکە ببینەوە بۆ کۆلێژەکەمان. ئێمە کە هاتین یەکەم جار بە جۆش خڕێشێکی زۆرەوە هاتین بە هیوای سەرکەوتن هاتین و ئومێدی سەرکەوتنمان هەبوو و خوش یاوەرمان بوو لە بەدەستهێنانی سەرکەوتن لەو پرۆگرامە و ئینشاءڵڵا خوا یاوەرمانە بێت لە پرۆگرامەکانی داهاتوو بۆی بتوانین سەرکەوتن بەدەستبێنین. طبعاً هەستێکی زۆر خۆشم هەیە ئینشاءڵڵا هەر بەردەوام دێن. یەکمان ئەو تیمێکە هەڵمژار بوون متمانەی تاوان پێیان بوو چکە لەسەر ئاستی توانای زانستی یان توانای زانیاری گشتی خۆیان هەڵمژارد بوون
هەروەک گوتم متمانەم پێیان هەبوو لێش جێگای متمانەی من بوون و توانیان سەرکەوتن بەدەستبێن بەسەرتیمی بەنابەر هەستێکی نەخۆشەکەمە سەرکەوتن دەستخۆبنینە بەێ مە پشتداری کرد زۆر سوپاسیە کەناڵی کەیسچات دەکەی مامۆستا دەکەین و ئەف دەلیڤە دایمە پشتداری پرۆگرامی بێت ئەو بەرنامەجێک و ئەم نەشین نەجەحەتی دەستخۆ بخین هیچ هەستێکی عادیە بەس ئەو هەستێ نەخۆش بوو من ئەوە و پرسیارێ زۆر سەڵاهی ئەم نەشیان جواب بدەین ئێمە ئەوڕۆکە لەو بەرنمەیە ڕاستە سەرکەوتو نەبووین بەڵام ئینشاڵە بۆ ساڵێنەکانی داهاتوو باشتر وەکو زانکۆی پۆلی تەکنیکی دهۆک باشتر خۆمەوە ئامادە دەکەین بە ئەو بەرنامە ئینشاڵە سەرکەوت دەبێت لە بەرنامەکانی داهاتوو بەێ هەستێکی گەلێکی نەخۆشە بەس تشتێک باش ئەو بولبی پرۆگرامی مسێ هاڤڵێ دینیاسی ئەو تشتێ خۆش بوو گەلک و یا گرنگژی باشداریکردنا و ئەس دەخوازە سەرکەوتنی بۆ هەمی زانکۆی دیدخوازم جاناوێتەوە قوتابیت مژێ هەرمیت بێژن و ئەم نە سەرکەفتی بوون بەێ پێچەوانەوە ئەس بێژم سەرکەفتی بوون سەرکەفتنەوە ئەو بوو کولسەر هەشت پەیمانگە و 6 کولیژەدا من ئەف قوتابیان هەڵبژارتینە و ئەوژی شیانێت خو گەهشتینە بێرێ کولسەر وان قوتابیا شیانێت وان قوتابیاش وان باشتر بوونش لایەمە بە و هەر پلانەکە تودانی ئەکیت یان دێ ئەنجام گەیتە بنەجە یان بێ ئەنجام بینم کو ئەڤروکە نەکو ئەوە ئەم سەرکەفتی نەبووین لە ئەو پلانەمە دانایی کو بۆ وی پرۆگرامی ئەو پلان نەگەشتە وێ مەرەمێ یا مەدبیە